ئەوەی بەڵێنەکەی جێبەجێ کرد؟ ئایا ئەوەی بافڵ تاڵەبانی وتی جێبەجێ کرد؟ ئەی بۆ حکوومەتی هەرێم پێک نایەت؟ هۆکاری دواکەوتنی پێکهێنانی حکوومەت چییە؟ لە بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی بەڵێنیدا کە چیتر حکوومەتی هەرێم دەبێت لە خزمەتی خەڵکدا بێت چەندین جاریش دووپاتی کردەوە ئەوەی دەیڵێت جێبەجێ دەکات. ئێستا دوای ساڵێک لە هەڵبژاردن حکوومەت پێک نەهێنراوە. هەمووان دەپرسن کێ هۆکارە بۆ دواکەوتنی پێکهێنانی حکوومەت. تا من قەناعەت نەکەم بەو پۆستانە و بەو ئیتیفاقانەی کە لەگەڵ لایەنەکانی ترەکرێت بۆ دروستکردنێکی حکوومەت، تا من قەناعەت نەکەم کە ئەم حکوومەتە جیاوازە بێت لە حکوومەتەکەی تر کە ئێمە نەتوانین وەکو پێویست وعدەکانی خۆمان جێبەجێ بکەین، دڵنیا بن دروستکردنی حکوومەت هەر تاخیرە. گلەیی مەکەن، سوپاسمان کە کە وەکو لایەنەکانی تر هەر قسەتان بۆ ناکەین و درۆتان بۆ ناکەین و وعدتان نادەینێ کە قەت بەرنامەمان نییە جێبەجێ بکەین. من دووبارەیەکەمەوە یەکێتی نیشتیمانی کوردستان کە وعدێکی دا جێبەجێەکات. قەت ناچینە ناو حکوومەتێک کە نەتوانێت خزمەتی ئێوە بکات و خزمەتی ئەم لایەن ئەولا بکات. نایکەین. ئەمە ڕوونکردنەوەی ڕاشکاوانی سەرۆکی یەکێتیە لەباری هۆکاری دروست نەبوونی کابینەی نوێ حکوومەتی هەرێم لە هەمان کات دووپاتی دەکاتەوە کە سوورن لەسەر جێبەجێکردنی بەڵێنەکانیان. هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە ڕۆژی 20 تشرین یەکەمی پار ئەنجام درا. ئەوەی گفتوگۆی چڕ لەسەر پێکهێنانی حکوومەت دەکات. یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتن، بەڵام یەکێتی خواستی خۆی هەیە لە پۆست و کارنامەی حکوومەت، بەڵام پارتی نایەوە داواکاریەکانی یەکێتی جێبەجێ بکرێن. پارتی نەیتوانی بەبێ یەکێتی حکوومەت تەشکیلکە. ئەمە ئازایەتی ئێوە بوو. قەراری کاک بافڵ بوو، بەڵام دەنگی یەکێتی بوو کە هاوسەنگی هێزی گەڕاندەوە. ئێستا بە دەنگی یەکێتی ئەتوانین ڕێڕەوی حکومڕانیەکە ڕاستکەینەوە. کاک بافڵ بەڕوون و ئاشکراوەتی وتی حکوومەتێک تەشکیل نابێ ئەگەر من ڕازی نەبم بێ. ئەویش ڕازی نابێ ئەگەر ئەو حکوومەتەی کە تەشکیلە بێ لە هەرێمی کوردستان خزمەتکاری تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان نەبێ. و ئەم پەیامەمان بەڕوون و ئاشکرا گەیاندووە بە پارتی دیموکراتی کوردستان. بۆیە ئێمە بەڕێزان ئەتوانن سەربەرز بن، پابەند بووینە بە بەڵێنەکانی هەڵبژاردننی ڕابردوومە. جێگری سەرۆکی حکوومەتە لە هەولێرەوە دووپاتی دەکاتەوە کە پابەند بوون بە بەڵێنەکانیانەوە. سووریشن لەسەرەوەی کە دەبێت حکوومەت لە خزمەتی خەڵکیدا بێت. ئێستا دەرکەوت بەڵێنەکەی بافڵ تاڵەبانی کە ئاماژەی بەوە کردبوو کاری نایەکسانی و حکوومەتێکی نادات پەروەردەوەستێنن. بەڵێنەکەشی جێبەجێ کردو. ساڵێکە هەڵبژاردن کراوە، بەڵام حکوومەت دروست نەبووە تا داواکاریەکانیشی جێبەجێ نەکرێت. حکوومەتی هەرێم پێک نایەت.